خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامی پەیامی ڕۆژدا باس لە بابەتێکی گرنگ و هەنووکەی یەکەین. ئەمڕۆ 16 حەوت یەکەم ڕۆژی چلەی خەریب بڵم زستانە، یەکەم ڕۆژی چلەی هاوینە. تاوان هەموو مانگێکی کوردی کە ئێمە هەمانە هەموو وەرزێک 3 مانگە. ئەم 3 مانگە لە ناوەڕاستی ئەم وەرزانەیە چلە هەیە. طبعاً ئەوی کە زۆر بەناوبانگە چلەی زستان و چلەی هاوینە. قسە و باسی لەسەر دەکرێت. بزانین چلەی هاوین لە ئەدەبیات و لە کولتور و لە کوردەواری ئێمەدا لە ڕابردووە چۆن مامەڵی لەگەڵ کراوە و ئایا چلەی زستان چلەی هاوین کەی و چۆن دەستنیشانەکرێ بە مانگە ئینگلیزیەکانە، با بڵێن زاینەکانە یان بە مانگە کوردیەکانە. لەسەر ئەم بابەتە و لەسەر زۆر شتی تر لەسەر چلەی هاوین قسە و باس و گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز برای خۆشەویستمان کاک سەڵاح سالار، ڕۆژنامەنووس و نووسەر کە بە خێراتن یەکەین خۆی ساحەبماڵیشە. بەخێر بێ. کاک سەڵاح، ئەمڕۆ یەکەم ڕۆژی چلەی هاوین بوو یان دوێنێ؟ چونکە بەشێک لە ڕاگەیاندنەکان و بەشێک لە خەڵکی لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسییانەوە کرد کە 15 حوزەیران 15 حەوت یەکەم ڕۆژی چلەیە. سەرتا بەناوی خی گەورە. ئەلبەت دوێنێ کۆتا ڕۆژ ینی پێش چلە بۆ وەیە خەڵکواڵێ خۆی لە کوردەواریە چۆنە وەرزی هاوین ئەمە هاوین 3 مانگە پوشپەڕ خەرمانان گەلاوێش هەن لە کوردستانی باشوور، بەڵام لە کوردستانی ڕۆژهەڵات پێچوانەیە لەوێ گەلاوێش ئینجا خەرمانان. ئەوە هەر لە سەردەمی کۆماری کوردستان و کۆماری مەهابادۆکە مانگانە لەوێ دیاریکراوە. ئەم جیاوازی لە نێوان باشوور و ڕۆژهەڵات ئێوەش پەیوەندی بە ژینگەوە هەیە، ینی زیاتر ئەوان سەردەسێرن، ئێمە زیاتر گەرمەسێرین. لە یەکەم ڕۆژی مانگی پوشپەڕ یەکسەر هاوین دەست پێکات. پاش 25 ڕۆژ چلەی هاوین دەست پێکات، بڵێن دوێنێ 25 پوشپەڕ بووە. ئەو بۆ ینی هەندێک کەس دوێنێ بە چلەی هاویندانێ، بەڵام خۆی 25 تێپەڕە ئینجا پێخێتە ناوچلە، واتە ئەمڕۆ 16 مانگ 16 بۆ مانگی زاینی بڵێن یەکەمین ڕۆژی چلەی هاوین دەست پێک. ئەمڕۆ دەستپێکی چلەی هاوینە. زۆر باشە. مامسە باس لە چلەی هاوین کراوە لە ئەدەبیاتی کوردی و لای شاعرانی کورد؟ طبعا لە ناو ئەدەبیات و فۆلکلۆری کوردیە هەموو مانگە کوردیەکان چلە، سەرپەڵە، نازان بەختە باران، گەلاوێژ، ئەمانە هەموو باس کراون لە شیعرا، لە ئەدەبیاتە. تەنانەت هەژار مکریانی بۆ هەموو مانگێکی کوردی، بۆ هەموو مانگە چوارینەیەکی داناوە شعرەکەی خۆی. ئەنێ سە بۆ مانگی پوشپەڕ شعری داناوە، بۆ مانگی خەرمانان هێتی، بۆ گەلاوێژ هێتی. ئیتر لە ناو ئەدەبیاتیشە حتمما باسی چلە کراوانێ، چونکە چلەی هاوین و چلەی زستان دوو حاڵەتی زۆر قورسن لەسەر خەڵک، یەکیان زۆر گەرمە، یەکیان زۆر سادە. لەبەرە لە هەردووکی لە ئەدەبیات و لە گۆرانیش و لە فۆلکلۆریشە باسی کراوە. باش یینە سەر ئەوە تەمەن ئێمە چلەی پاییز و چلەی بەهاریشمان هەیە گەر بەو پێودانگا بە 25 ڕۆژ تێپەڕە، بەڵام وەک تۆ فەرموود لەبەرەوەی کاریگەریەکەی لەسەر خەڵک نەسەرماکەی زۆرە نەگەرماکەی زۆرە باس نەکراوە. کاک سەڵاح، ئێمە مانگەکان بڵین یەکەم ڕۆژی با بڵین هاوین یان چلە یان زستان یان بەهار، ئەمە بە مانگە زاینیەکان دەستنیشان بکرێن ڕاستە یا بە مانگە کوردیەکان؟ ینی پرسیارەکەی من لەوەیە مەرجە هەموو 21 3 و 6 و 9 و 12 ئەمە بەهار و هاوین و پاییز بن، یا جاری وایە ئەمە ئەچێتە ڕۆژی 22؟ پرسیارێکی جوانە. نامەرجنیە بەنسبەتی ئێمەی کوردەوە بە مانگە کوردیەکان لە لانەی سەردەمی باو باپیرەمان کاتێک ئەم حساباتی کوردیان داناوە، ساڵی زاینی و مانگی زاینی هەر نەبوو لە ئێمە. لەبەر ساڵەکانی کە هەبوو ساڵی کۆشی و ڕۆمی و کاتی عوسمانیەکان حکمیان کردویان لە ئێران قاجارەکان و پێش ئەوانە بووە بە حساباتی مانگی کوردی. چونکە ئێمە بە حسابات سەمە لە کوردستانە کۆمەڵەشما پێڵەن حسابات بوون، حسابی کەلی خانمان هەیە، حسابی وەیسەمان هەیە، حسابی گەڕەومان هەیە لە مەنتیقەی شەقڵاوە. بەڵام کە کاتێک حسابی گڵەزردەمان هەیە تایبەتە بە کوردستانی خۆمان و شاری سلێمانی و زۆر بەشێکی زۆری باشووری کوردستان، ئێستا گەر وردی کەینەوە بە حسابی گڵەزەردە نەورۆز هەفتەیەک پێشترە، ینی ئێستا چلەی هاوینیش هەفتەیەک پێشترە. بەڵام کە کاتێک بە حسابی کەلیخان حسابیەکە نانیتەوە هیچی تیان نەماوەتەوە. بۆ نمونە بۆ زستان کاڵان کەی نەورۆزە ئەنێەوەی ئەخیر شتەکە هیچی تیان نەماوەتەوە. ئێستش بە هەمان شێوە بونجە کە ئێستا ئێمەڵێن دەستپێکی چلەی هاوینە لەوانەیە لە ناوچە گەرمیانەکان
هەفتەیەکە هاوین چلی چوو بێتە ناو چلی هاوینیشەوە ڕاست بەڵام ئەمەیان دیاری کراوە تۆ تەوقیتێک دیارەکەی بۆ هەموو ناوچەکان بگرێتەوە بەنسبەتی مانگی زایانی ئێمە زیاتر لە حسابی مانگی کوردی جێبەجێکەن چونکە ئێماڵین یەکی مانگی خاکە لێوە کە خەڵک پێڵ مانگی نەورۆز خۆی نەورۆز تەنها یەک ڕۆژە لە مانگەکان لە ڕاستیە خۆی ناوی خاکە لێوەیە خۆی ناوی خاکە لێوەیە یەکی خاکە لێوەیەتەوە سەری ساڵی کوردی یەکەم ڕۆژی وەرزی بەهارە ئەمە کەوێتە 21 مانگی سێی زایانی بەڵام هەموو ساڵێکی جوانیە هەندێک ساڵەکەوێتە 20 مانگە بۆیە لە ئێران کە ساڵی سەری ساڵی ئەوان بە ساڵی خۆیانە لەگەڵ وەرزی بەهارە گونجێن ینی مانگەکانی ئێمە مانگە فارسیەکان بەس ناوەکانی جیاوازە و تەنها ساڵەکەمان جیاوازە بەڵام هەردووکمان یەک مانگمان لێوە کوردی و فارسیەکان بۆی هەندێک ساڵ لە ئێرانە 20 مانگ سەری ساڵ و ڕۆژی نەورۆزە چوە حساباتی چرکە ساتەکانی ژەکەن ئێمە کە لە مانگی شوبات 29 ڕۆژەوە هەندێک ساڵ 28 هەندێک ساڵ 29 بۆ ساعتانی شەو ڕۆژ کۆگەنەوە دابەشەکان و مانگەکان ئەوان چرکەکانیش کۆگەنەوە هەندێک جار ئەکەوێتە 20 ئەوانە بە هەمان شێوە هاوین ئێستا وەرزی هاوین کە دەست پێکە لە ڕاستیە هەمیشە 22 مانگ دەست پێکە 22 حوزەیران ئێمە هەموو جارەڵین 21 خەڵک خۆی پێوەگرتو یەکسەر لەلای 21 6 21 2 21 9 21 12 ئەوانی وا حسابەکە بەڵام تەنها بەهار زیاتر لە 21 جێگیرە بێ ئەوانی کە مەرجیان 20 تێکەوە پاییز بۆن و هەندێک جاکەتە 22 هەندێک جارەکەتە 23 بەڵێ زۆر باشە گەر باس لە تایبەتمەندی چلێ هاوین بکەین هەر لە کۆنا و هەر لە ئێستاشدانی بە هەم لە ڕووی ڕۆتینی ژیانی ئەوەی کە خەڵک کاروباری چۆن بووە هەر لە ڕووی ئەو خواردنانی کە ئەخڕێیانی جیاوازی چی بوویان ئەتوانین بڵین تایبەتمەندێکی خۆی هێچ لە چلەی هاوین باو باپیرانی ئێمە ناوی مانگەکان سێکە هەمی لەسەر کەشوهات دیارێک دۆ چلەی هاوینی بە هەمان چۆن گریان زۆر بە کەشوهات دوگە جوتیار بوون کۆچەر بوون پێویستیان بۆ بزانن کەی بارانە بارەیە کەی باران کۆتایی پێدێ کەی چلەی هاوینە کەی چلەی زستانە چووکە لە پاییزە پێویستیان بۆ زەخیرە بخەنانی ئەوەی لە کورداری پێڵەن تفاق داربێنن سوتەمانی بخەنانی کۆمەڵە شتی گرنگ بە هەمان شوێ لە هاوینیشە چووکە تۆ کە پێنێتە چلەوە یەکەم پێنێتە ناو گەرمایەکی تااقەت پڕۆشیانەوە و لە هەمان شێ ئەم گەرمایە وەرزی بۆ نمونە پێگەیشتنی هەنجیر بووە وەرزی پێگەینی ترێ بۆ کۆمەڵە بەروبووم لە وەرزە پێگەشتووە پێویستیان چووکەوان بەروبوومیان فرۆشتوانی هەندێک لە ناوچەکان گەنمیان فرۆشتەوە بۆ هەندێک بردان بۆ هەندێک ناوچەکان کە ئەڵە گەنم بە ترێ لەبەر حساباتیان ورد بوو ینی پێویستیان بۆ بزان کەی پێخەنە ناوچلە و هەروە کەی چلە دەست پێگا بۆی خۆیان بۆ گەرمانکەشی ئامادەکەن و بۆ بەروبوومەکەشی بەروبوومەکانیشان بپارێزن مامەڵی لەگەڵکەن ینی بە حساباتێکی وردی کە ئێستا حسابێکی زۆر زانستیە بەڵام لە کاتی شاگان لە زانست نەبووە تەنها بە تەجربەی ژیانی خۆیان ئەوان جێبەجێ کردووە ئەمە قسەی تو ینی بە پرسیارێک و بەستمون لە ئێستاە جەنابەت لەم بارانە زۆر ینی لێکۆڵینەوە و خوێندنەوە و بەدۆداچوونە دەیە ئەمی باو باپیرانی ئێمە ئەم مانگانیان دیاری کردو و ئەم ڕۆژانیان دیاری کردو و بوونە گەلاوێش فڵان کاتەکە و نازان فڵان کات ئەوەیە لەگەڵ ئەوەی کە ئێستا کەشوهەوا زۆر بەرەو پێش چوە لە ڕووی تەکنەلۆژیاوە هەر بەڕاست ئەتوانین بڵین ئەوەی باو باپیرانمان کردوانە زۆر دەقیق بووە لەگەڵەوەی کە ئاگایان لە تەکنەلۆژیا و زانست و هیچ پێشکەوتنێکیش نەبووە هەرێکی لەمانە لە ناوچەیەکی دیاریکراوە ژیاوان شێخ حەسانی گڵازەدە لە ئەو شوێنە لە گوندێکی بچووکە بووە فڵان پیاوی زیرەک لە ناوچەیەکی خۆیان ئەمانە خاوەنی تەجربەیەکی عەقڵێکی زۆر زیرەک بوون پێش خۆیان کەوتون یعنی مامەڵایان لەگەڵ ئەستێرەکان کردووە لەگەڵ کەشوهەوا کردووە تەجربەیەکی جوانیان هەبووە بۆ نمونە گەلاوێژ کە لای ئێمە کاتێک گەڵێن ئەستێرەی گەلاوێژەکەوێ یا گەلاوێژ ئەنگوت لە هەندێک ناوچەوای پێڵەن دقیقەن لەگەڵ زانستی شایەکە گرێتەوە لە نیوە گۆی زەوی کەشوهەوا پێچەوە نابێتەوە ینی لەوە هەوا ئەشکێت کۆمەڵە شت گۆڕانکاریان ڕۆدا لە کەشوهە بڵێ ئەوان لەگەڵ ئاگیان لە زانستنەوە بەڵام تەجربەکە ئێوە لەگەڵ زانست سایەکەگرێتەوە گۆڕێنی وەرزەکان ئەمانە هەموو هیچیان پێچوانەی زانست نەبوونەوە باح لەسەر گەلاوێژ من نۆمادەم باسمان کرد هەر بەڕاست ئەم بابەتی کەڵن گەلاوێژ ئەکەوێ گەلاوێژ ئەستێرەیە و ڕەت ئەبێ یان چییە حەزەکەم زین و دوای گەلاوێژی دنیا فێن کە بێ ینی کۆتایی بە چلەی با بڵین هاوین دێت بەڕاست و باسیش لەوە کرد لە 15 بە دواوەیە ئەمانە چۆنە کاک سەڵاح گەلاوێژ تقریبان یانیش جاوی جێگیر نییە لە هەندێک ساڵ لە 5 مانگی ئاب بەدواوە لە 5 مانگی 8 دەی مانگی 8 گەلاوێژ ئەکەوێت گەلاوێژ ئەستێرەیەکی گەشی پرشنگدارە بەیانیان لە دوای نوێشی بەیانی ئەگە سیر بکە لە ئاسمان جوان ئەسێرەکە بینی ئەسێرەیەکی نزمە و زۆر گەش و پرشنگدارە
ئەمە ئەستێرەیەکە ئێمە پێڵێن گەلاوێژ میسیرەکان لە سەردەمی فرعونەکان و ناوی خۆیان لێناوە هەر گەلێک و ناویشی لەم ئەستێرەیە ناوە ناوەزانستی خۆشی هەیە ئەم ئەستێرەیە کە لە ماوەیەک لێ ئێمە لەم ڕۆژهەڵاتی خۆمانەی بینین دوای ماوەیەک تێپەڕیانێ هەندێک جار ئەستێرەیە لەسەر شاخی گۆیشە لە زەمانێکی ترای بینیتەوە هەر هەمان ئەستێرەیە ئەلە ڕۆژزانستێکەوە بەڵام ئێتە خەڵکی ئێمە ئەو ئەستێرەی مەگەوانەی کە تەجربەی زانستیەکەن بە بەدواتچوونی بۆکەن بزاننەوە هەمان ئەستێرەیە لەسەر شاخی گۆیشەیان ینی کە ئێمە لە سلێمانیان لەسەر شاخی گۆیشە لە شوێنێکە لە شوێنێکە هەر هەمان ئەستێرەیە لە ناوچێک وەچێ بۆ ناوچێکە بەڵام ئێمە گریگیمان بۆ شوێنەی داواکە پێڵەن گەلاوێک بۆ چونکە ئێمە لە ناو گەرمای چرەی هاوینین خەڵک خۆخۆی دەرویەکی خۆشە لێ بکرێتەوە لەگەڵ گەلاوێش دێت ئێتە خەڵک ئاهێکی پێ دێتەوە ینی دڵی خۆشە بێ یەکسەر هەستەگاوە ئیتر کەش و هەوا شکاوە و لەمەلا ئیتر گەرما بە زۆر لە زۆرەکە یاواش کەمە بێتەوە دابزێتە خەڵەوە زۆر باشە ئێمە بینیمان ئەم ساڵ یان ئەم ساڵانی دوایی زۆر کەشەواتێک چوو قەت لە چلەی هاوینە باران بینراوە بۆنە دوێنێک کە باران باری لە شاری سلێمانی شتێکی نامۆ بوو لای زۆرێک لە خۆی نامۆیە بەڵام هەمیشە هەیە بەڵام هەموو ساڵێک هەر لە مانگی حەوت و هەشت ومانە بەردەوام من بە بیرۆی خۆم کە من چەند ساڵ تەمانەوە تا ئێستا هەمیشە بارانە بینیوە لە هاوینە بەڵام بارانی کەم ئەمە وەکو چەند ئەو پرژێنە بەڵام هەر خۆش ینی لەو گەرمەیە ئێمە پێرە لە شارە زوور گەرم بوو بارانێک ئێوارە بارانێک باری خۆش بوو بەڵامانەوە لەگەڵی بارانەکە تەنانەت فڵچەی سیارە بەکاراتۆ لەوێ بەڵە هەموو خۆ فڵچەی سیارە بەکارێنە هەمەکەدا بەڵام هەمی چەند خولێکێکیش بەڵام ئیتر دوای بارانەکە چووکە بارانەکە ماوەکەی کەمە لە ینی دنیا فێنک نابێت چۆن لەیان لە کوریا پێڵ بەس بۆنێکی خۆشی ئەو گڵ و خاکەی و زۆر بۆنێکی خۆش دروستەکە بە فعلی دوێنێش هەستمان بوو بۆ نەخۆشە کرد ڕاستە کاک سەلاح زۆر جار با بڵین ئەوتێت جەنابیشت ئاماژەت پێکرد ئەم پلەی گەرمایە کە بەم شێوازە بەرزە بێتەوە سوود و کەڵکی خۆشی هەیە بۆ پێگەیشتنی سە بۆ نمونە وترێ ئەم گەرمایە لە ناوچەی گەرمیان با بڵین خوورمای پێگا لای خۆمان هەنجیر و ترێ و ئەوانەی پێک ینی ئەگەر بەڕاست ئەم پلێ ئەوەنە بەرز نەبێتەوە ئەم بەروبوومە پێناگا بە دڵنیایی وەگەر لە ناوچەی بەتەتوی ناوچەی ئێمە کە ئەو بەشێکە ناوچەیەکی نیمچە کوێستانە ئەگەر پلەی گەرمان زۆر بەرز نەبێت وانی نە کاڵک نە هەنجیر کۆمەڵە میوە پێناگات ترێش بە هەمان شێوە لەبەرە بەڵێ چون لە ناوچەی جنوبا پێڵەن لە مانگی ئابا مانگی خورماگەینی پێڵەن ئێمە لە لای خۆمان مانگی بۆ پێگەینی هەنجیر و ترێ و بەروبوومەکەمتۆ فعلەن سوودی خۆی هەیە خۆی گەورە هەموو شتێکی بەبێ هۆ دروست نەکردووە بەڵام ئیتر چووکە گەرماکەی زۆر پرۆشیانەرە لەسەر مرۆڤ هەمیشە دیوە سلبیەکەی وەرگتووە عنی دیوە ئیجابەکەی کەم وەرگتووە ڕاست باشە لە ڕووی ئەو خواردنانەی کە لە وەرزی هاوینەوە هەبەتی لە با بڵێ لەم ڕۆژانەیە خوڕێ ینی جیاوازی هەیە سەبوونە ئێمە خۆمانە زانین تەماتە هی ئەم وەرزەیە لەم ڕۆژانەیە باسمان لەوا کرد ئەو تەماتێکی ئێستا هەیە لەم وەرزە زۆر تایبەتە خەیارەیان هەموو جۆرێکتر لە خواردنەکانی ترە خۆی گەورە مرۆڤ و ئاژەڵەکانی شیوا دروست کردووە ئەو بەروبووم و ڕۆوەکان یعنی چ دار و درەختێکیش و یا هەمووی وا دروست کردووە لەگەڵ ژینگە و لەگەڵ جەستەی مرۆڤ هەبگونجێ ئێمە لە هاوینە پێویستمان بە شلەمەنێکی زۆرە شووتیە کاڵەکە تەماتەیە ترێ خۆی گەورەمانەی بۆ ئێمە دوور هەچەند ئێستا لە هەموو وەرزەکانە هەن بەڵام هەر سروشتی مرۆڤی ژوای ئەم میوانە لە زەمەنی خۆیان خۆشە ئێستا تۆ لە هاوی گێلاس و شووتی وانە بخۆی خۆشە بەڵام لە زستانە زۆر حەزی لێ ناکەی لە شلمە حدەم خۆش لە پایزانە مرۆڤ جەستی مرۆڤ پێویستی بە ئەو شتانێکە تفتن ینی بۆ منە هەرمیەیە گۆیژە خۆی گەورە ئینسانەکانی وا دروست کردو بێ ئەو بەروبوومانە بۆ مرۆڤیش هەروە بۆ ئاژەڵەکانی ژانی کە ئەوانش ئەیخۆن سوودی لێوەگرن چونکە هەچەند ئێستا لە هەموو وەرزەکانە بەهۆی بیت بەڵام هەموو شتێک لە وەرزی خۆیان خۆشترە ڕاست کاک سەلاح بینەوە سەر بابەتی با بڵین ئەوەی پێوتێ ئەدەبیات و کولتوری ئەمە کوردەواریە لەسەر چلەی هاوین کەسە بەناوبانگەکان نووسەرە بەناوبانگەکان شاعیرە بەناوبانگەکانی ئێمە چیان و تۆ چیان نووسی وەگەر ئێستا شتێکت لە یاد بێ لە خەیاڵ بێت دقیقاً ئێستا شتێکم لە خەیاڵ نێ بڵێم بەس عنی وەکو کتێبێکی دیاریکراوە کتێبێکیان نەنووسیوە کە ئەمە تایبەت بێ بە چلە مەگەر وەکو توێژینەوە لێکۆڵینەوە کە ئێمە ئێستا چۆن باسێکن شتێکی ئەوان کردوێ لە شیعرا چیمان هەیە بەڵام لە شیعرا باس کراوە ئێستا هەژار موکریانی کە بۆ منە باسی مانگی پوشپەڕەکە مانگی پوشپەڕانی بە چوارینە باسی کردووە باسی مانگی نەورۆزی کردووە مانگی خاکە لێوە گەلاوێژی کردووە بەفرانباری کردووە ڕێبەندانی کردووە ئەو کاتە لە کۆماری مەهاباد کۆماری کوردستان کە ناوی مانگەکانیان ناوەش هاتووە بۆ شتەکە جوانترکە لەگەڵ ناوی مانگەکانیان کردووە بە کوردی بە شعرێکیش بۆ لە جە شعر لە دڵی ئینسانە جوانترە چەسبێ هەتا قسێکی سادە
شعرێکی لەگەڵ ناوی مانگەکە لە ڕۆژمێرەکە یان لە ڕۆژنامەکەی و کاتێک کۆماری کوردستانە بڵاو کردویان لە دیوانەکەی خۆیان لە دیوانی بۆ کوردستانە هەر هەمووی لە یەک لاپەڕان نووسیوەتەوە بە ناوی مانگە کوردیەکان. باشە توانراوە ئەو ئەدەبیاتە بۆ نەوەی نوێ بگوازرێتەوە یان لەم سەردەمەشدا ئەم ناوانەی کە بۆ نەناوی مانگە کوردیەکانە بەکار بێتەوە خۆیانی هەند بە هەندێک کەس بڵێ ساڵی چەندی کوردی ڕەنگە نەزانێن مانگی ناوی مانگەکان نەزانێ ئەها توانیمانە ئەو بابەتانە بگوازینەوە بۆ ئەدەبیاتیان پارێزگاری لێ بکەین. وەڵاهی لێرە کەمتر من چەند ساڵ لەوەی پێش بۆ خۆم هینە چۆنەڵی پێشنیازێکش بخستە بەردەستی لە فەیسبووکە وڵام کردەوە نردم بۆ یەک دوو پەرلەمانتاژتم ئەمە لە پەرلەمان بیکەنە پرۆژە یاسا کە مانگی کوردیش لەگەڵ مانگی زاینیا بیچەسپێنن بەڵام ئیتر بە شێوازێکی نافەرمی ینی بە شێوازێکی نەکراوتە بڕای بەڵام لە ڕۆژمێرەکانی هەموو دایرەکانە ئەنووسێت ئێستا کە چەنی بۆمان ئەمڕۆ 16 مانگی تەموزە لەگەڵی ئەنووسێت 25 پوشپەڕ بۆنمونە بەڵام لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئێران چووکە ئەوان مانگەکانیان هەمان کاتە ناوی مانگەکە فارسیە یەکسەر ئەوان ناوی مانگە کوردیەکەڵێن کاتەکە یەک کاتە جیاوازی نییە تەنها ناوی مانگەکەیان لە زیاتی ناوی مانگی کە فارسی بڵێن ناوی مانگی کوردیەڵێن ئەوتەوە لە ئەدەبیاتی ئەوانە زیاتر چەسپیانی تەنانە لە ناو خەڵکیش هەر عامەی خەڵکیش زیاتر مانگە کوردیەکە بەکارێنن لە ئەدەبیاتیشانە لە بابەتی ڕۆژنامەگەریشانە لە هەموو شتێکان ئەوان زیاتر چەسپاندویانە. وڵا کاک سەڵاخۆ گەر سەری کتابەکانی حکوومەت هێرێم و فەرمانگە وەزارەتەکەم بکەی ساڵی زاینەکەی لەسەر لە خوار و کوردیەکە بەس ساڵەکە نووسراوە و ئیتر نە مانگ نووسراوە ڕۆژ نووسراوانی بەداخۆ زۆر گرنگی پێ نادرێت ئەوەی ئاماژەت پێ کرد لە ڕۆژهەڵات یا لە ئێران مانگە کوردیەکان و بابن ئەوی فارس بەکاریانێ یەکن مەبەستەوە ینی سەرەتای مانگەکە و کۆتایی پێکەوە وەکۆی ئێمە نیە زاینێ سەبوون ئێمە لە 20 و 21 مانگی زاینی مانگی بڵین نوێی کوردی دەست پێکە مەبەستەوەیە لە ئێران و لە ئەفغانستان سەری ساڵی کوردی ڕێک نەورۆزە وەکو سەری ساڵی کوردی ینی ئەگە کوردیش دەوڵەت بێ ئەتوانین بڵێت ئەو کاتە دەوڵەتی کوردستان دەوڵەتی ئێران دەوڵەتی ئەفغانستان سەری ساڵەکەیان یەک کاتە لە نەورۆزە ساڵ ئەگۆڕێت وەکو ئێمەنێ لە یەکەواتە لە مانگی کانۆنی دۆمە ئەگۆڕێت کەواتە سەری ساڵی ئەو مانگەکانیشان جێگیرە یەکسەر یەکی خاکە لێوە یەکەم ڕۆژی مانگی فارسیەکەوان وابزانم فەروەردینی پێڵەن یەکسەر کوردەکە پێڵەن خاکە لێوە سەبارەت بە مانگە کوردیەکان وەکو با بڵین باقی مانگەکانی زاینی و عەرەبی ئەمانیش 28 و 29 و 30 یان سابتن مانگە کوردیەکان وەک مانگی زاینی جێگیرە بەڵام جێگیرەکەی چۆنە مانگی کوردی ئێستا تۆڵی هەندێک مانگیان بەدەستە ژمێرە 1 2 3 ئەوانەیەکەوە نەسە بەرزایگان سیوەکەکان ڕاستە بەڵام لە کوردیە وانە 6 مانگ بەسەرێکەوە سیوەکە 6 مانگ بەسەرێکەوە سیە 6 مانگی یەکەم سیە بەڵین لە نەورۆزەوە کە دەست پێکا لە خاکەلەوە ئەوە سیە یا سیوەکە ئەوە سیە بەس یەک جیاوە تەنها مانگی چۆنەڵی ڕاشەمێکە لای خۆشمە لە ساڵی زاینێ مانگی شوباتی پێڵەن بەس ئەوە جیاوازی هەیە هەر ساڵێک مانگی شوبات کە 28 بوو بە 29 مانگی ڕاشەمێش کە 29 لە کوردیا بێ بە سی ئەویش هەر بە هەماشوانی حسابە بەوش کرەوە باشە مامۆستا بەڕێستان سەرتان گەرمە لەسەر ڕوودا و مێژوویەکانە ماشەڵڵا لەو بابەتەیە شارەزان هیچ ڕووداوێک مێژووی هەیە بڵێن لە هاوینیشتا ڕوویابیان باس بکرێتەوە وڵای جا خۆی کورد لە هەموو ڕۆژ و لە هەموو مانگەکان ڕووداوی هەیە ماشەڵڵانی خۆی گەورە ئەوەنە کارەسات بەسەگەلی کووردە هاتووە تەمانێ هاتووە بۆنمونە ئەچیتە ناو پرۆسی ئەنفالەوە ئەچیتە ناو تۆپبارانی ناوچەکانەوە خاپورکردنی ناوچەکانەوە ئێمە لە هاوینە بۆنمونە شاری قەڵازی خاپورکراوە لەنی لە ساڵی 1989 عنی دوای جەنگی عێراق ئێرانیش لەبەرە لە هەموو مانگیاکە کورد کارەساتی هەیە بەڵام زۆرترین کارەساتەکان بە خۆشی ناخۆشیەوە قەدەر وای هێناوە لە مانگی ئازارە لە مانگی زیاد کۆبۆتەوە بەڵام لە هەموو مانگەکانی کە بێگومان چونکە 5000 گوندی کوردستان خاپور کراوە ئەم گوندانە خۆ هەمی بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ نەبووە لەبەرە لە هەموو بێگومان لە هەمووی هەیە. کاک سەڵاح تۆ خۆت وەکو سەڵاح سالار لەگەڵ چ وەرزێکە بینت زۆر باشە بۆ بەعام لەگەڵ گەرمایە مرتاحیان لەگەڵ فێنکی و سەرمایە؟ من بە سروشتی خۆم هەمیشە دیوی حەزم بە دیوی گەرماتیاترێت تا سەرمایانی زۆر سەرمای زۆرم پێ خۆش نییە. ئەوەیە کە لە شارە زۆر نیشتەجێیت ینی پەیوەندی بەوە هەیە یان نەوەڵا پەیوەندی بە ئەوە نیە خۆش لە ئەسڵا پێنجێنیت بەس لە شارە زۆر نیشتە بێگومان خۆ من پێشتر لە ناوچەیەکە ژیاوێنانی مە خۆمە خەڵکی ناوچەی پێنجێنی ناوچەیەکی بەفراویە ڕاستە
بەڵام سروشتی خۆمایە بۆ کەسێک لە کەسێک لەشێ لە خێزانەکەی خۆمە کەسێکیکەمان بە پێچوان لە حەزی بە دیانی دیوی سەرمای زیاتر پێ خۆش پێ بەڵام وەکو مانگەکان من هەمیشە وەرزی پاییزم پێ خۆشە لە وەرزەکانە وەرزی پاییزم لە هەمی زیاتر پێ خۆشترە چونکە تایبەتمەندێکی خۆی هەیەوانەی کە لە ئەدەبیات و نووسین و نزیکن هەمیشە لە پاییزەوە نزیکن شۆگار درێژە تەسەوەری من ئەوەیە بەشێکی پەیوەندی بە شۆگاری درێژە بۆ خوێندنەوە زۆر خۆشە بۆ دێنی و سەردانی جوانشی کە حەزیان بە شەونشینی و دیوە کۆمەڵاتێکەر پاییزیان پێ خۆشە چونکە تۆ بەهار ڕۆژ چەند درێژ بێ ناتوانانی زۆر دێنی و سەردانی دەکەی خەڵک سەرخاڵی ئیش و کارە شەوەکەشی ناتوانێت ڕۆی ماڵی خەڵک هەمیمان دووە وەڵاگە لەو ڕۆبڵی پاییز منش لەگەڵتان بەس بوو خوایە من خۆم لەگەڵ ئەوە نیم کە بەشێک لە ڕۆشنبیر و شاعیر و نووسەر باز لە وەرزێکی زۆر جوانی وەڵی وەرز جوانی بێت وەرزی بارە هەموو ڕەنگەکانی تیا دنیا سەوزانی هەر دەرونیان ئاسووداوی کە و شاخ و کەژ و کێوابینی نازم هەنە کەس حەزی بە پاییز و ئەم گەڵا زەردوڵ نییە چێ ناسان زیاتر پەیوەندی بە خەبیشەوە هەیە ینی لەکدانەوەیکی وای بۆ هەیە بۆ ینی بەباتی شاعری باسەکە طبعا شاعیرەکان بەشێک لە شعر بەشێکی ئەندێشەی مرۆڤە مرۆڤی ژانی بەشێکی پەیوەندی بە وەکو باسەکەت وەنێخە باسەکە بەشێکی پەیوەندی بە خەمەوە هەیە بەڵام بەشێکی پەیوەندی بۆ هەیە ئینسان ڕاستە وەرزی بەهار زۆر وەرزێکی جوانە بەڵام وەرزی بەهاری تێپەڕاندە و بیری چۆتە ناو هاوینێکی گەرم و ئەمانەوە جا کورتیشە بەهار لای ئێمە بەهار کورتیشان قوپیا قۆناغی تەرشێتە پاییز هەستەکە دوای پاییز زستانێکی بەفراوی بۆی ئەم وەرزە لە بینی گەرمە و سەرماکە زۆری پێ خۆشانی وەرزێکی معتەدیل لە مامناوەندە هۆنیا خان تۆ لەگەڵ سەرما و گەرما چۆنی هیواتم گەربە زۆر جار پێم وەڵێن حەق بینی دوو کەس دانیشتوم وەڵام خۆخوام ئەم وەرزە بڕە ئەمڕۆ خەری و ڕسمێدان لە فەیسبووکی بزستان ڕابدونا بەفراخەری و بڵم بەفر لە شوێی گەرما کوشتینی بەخوا گەرما زۆر ناڕەحەتە بەخوا هەر چۆنە بێت گەرما کاکە بە شتێک خۆی لێکدانەوەی هەندێکە سەڵە گەرما حەلی هەیە ینی تۆ چیتە سێبەری درەختێک فێنک دەبێتەوە بەڵام مەڵە زستان کاکە بەفرە بارانە سەرمایە ڕهێڵ و کڕێوە یان ئینسان ئللا بێت جلێکی زۆر لە بەرکەی دەستێتە زێ دەموچاوەتە زێ خۆت شتووە خۆت گۆڕیوە قاتێکی جوانە لەبەر کردووە دوای 5 دقە لە هاوینە وەزع تێکەچێ ینی تر ئارەخەکەیتەوە ینی خواخواتە ئێستا ئەمڕۆ بە خاتری چلەی هاوین و جەناب تو ئەو من جلی کوردیم لەبەر کردووە ئەژنە جلی کوردی وەرزی هاوینیان نەوتووە وڵای بەداخەوە جلی کوردی بۆتە جلی مناسەبە لەناو خەڵکە ئەمڕۆشتم بیشکردمەوە زۆر دەست خۆش بێ من دەست خۆشی لێگەم من بۆ خۆم هەمیشە جلی کوردیە پۆشەمانی وازم لە جلی کوردی نەهێنا بەڵام بەداخەوە لای زۆر کەس جلی کوردی بۆتە جلی مناسەبە ینی بەس لە مناسەبە جلی کوردیە پۆشن سپاس دەکەین سپاس بۆ بەڕێز سەلاح سالار نووسەر کە بەڕێزیان لەم تەورە لەگەڵمانە بەسپاسکی بەمسەگەن خۆشەویستان بەو هیوای کە زوو چلەی هاوینیش کۆتایی پێێت و ئەم گەرما تااقەت پڕوکێنە پشت بەخوای گەورە زوو بڕۆ و هەنجیر و ترێکەمان بۆ پێ بگا و ئیتر ئێمە ئیشمان بە گەرماکە نامێنێت